ئێرە ناو بازاڕی شاری سلێمانیە. دانیشتوان ئامادەکاری دەکەن بۆ جەژنی ڕەمەزان. دەوترێت لەگەڵ نزیک بوونەوەی جەژندا نرخی کاڵا و شمەکەکان لە بازاڕەکاندا ڕوو لە بەرز بوونەوە دەکەن. هاوڵاتیانی ژەم گۆڕانکاریانە بۆ خەمساردی حکومەت دەگەڕێنەوە و دەڵێن ئەم مانگە مانگی خێر و چاکەکردنە، بەڵام بەهۆی بێباکی حکومەتەوە بازرگانەکان گرانیەکیان دروست کردووە کە لە تواناماندا نەماوە خێر و چاکەیەک ئەنجام بدەین. من خورما پارەم کڕی کە ڕەمەزانیش بوو پار گەرمتریش بوو 2000 بەڵام ئێستا بووە بە 3.5. ئەمە هەرزانەکەی سلێمانیەت هەرچی داواکەی وەکو ماریا بەدەستەوە ئەوەنە گرانجانە بەخوا ئەوەنە گرانە دەبەرە سەواکە خۆش بزانە وایە وان نییە هەر فەقیرتیا چووە دەوڵەمەند بە خەیاڵێ نایە بۆ یێتە ماڵەوە. بەڕاستی پێویستە هەندێک لە دوکانداران معناتی خەڵک بزان کە ئێستا وەزعەکە هیچ باش نییە و خەڵک یعنی بەڕاستی لە بارودۆخێکی زۆر خراپدایە. فرۆشیاران بەرزبوونەوەی نرخی هەندێک لە کاڵاکان بە تایبەت خورما و زەیت و بەرهەمە ئاردەکان دەگەڕێنەوە بۆ بەرزبوونەوەی پێشووتری بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی و ئەو شڕە ئۆکرانیا ئەوە گرانی کردووە بە ڕەمەزان گرانی نەکردووە. ڕەمەزان ئێستا لە ڕەمەزانە خەڵک سەرفی ناکە جوڵەی نییە حرەکاتی نییە ئەگنا ئەو شڕی ئۆکرانیا ئەوە بووە ئەو زەیتیان بەجارێکە هەموو گران کرد و لەو کاتە پێش ڕەمەزان بوو. ئێستا نرخی بستە واگرام و جاران شولەی 12000 و ئێستا هەر بە جوملەی شولەی 70000ەکە نازانم بیێ بەسەد. بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانی پێش دەڕۆژ لە چوونە ناو مانگی ڕەمەزان نرخی شتمەک و کاڵاکانیان تۆمار کردووە تاوەکو لە مانگی ڕەمەزاندا بە دوواداچوون بکەن لە بەرزبوونەوەی نرخەکان. فرۆشیاران و دوکاندارانیشیان ئاگادار کردوتەوە هەر کەسێک بەبێ هۆکار نرخ بەرز بکاتەوە ئەوە پسوڵەی سەرپێچی بۆ دەکەن و شوێنەکەشی دادەخەن. بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز سەرجەم چێشخانە و ڕێستۆرانت و کافتریا و چاخانەکان کراوەیە بەس تەنها یەک مەرجمانەیە کە لە ڕۆژانی جەژنە ئەم شوێنانە کراوە لەبەری خۆتان نەزانن کەشتارێکی زۆرێتە ناو شاری سلێمانیەوە تەنها مەرجمان ئەوە بووە و دوای ئادابی مانگی ڕەمەزان پارێزە بۆ نمونە هەموو شوێنەکە پەردەی تایبەتی پێ بکرێ بۆی ئەو هاوڵاتانی کە بەڕۆژون بەس بەرەو شوێنانە نەفتە نەجە سەرشتەکان لەبەرەوە ئێمە ئەمانەمان بۆ کردوون هەر کەسێ پابەر نەبووە پسڵی سەرپەچی بۆ کراوە. ئەوی کە تێبینیمان کردووە نرخەکان لە ناو شاری سلێمانیە بە شێوەیەکی جێگیر ماوەتەوە هەندێک بابەتی خورما و شتەکان نەبێت کە لە مەزەرەکان و بەرزبوونی بەخۆ بینیەوە کە دەسەڵاتی میتانیە. لە پارێزگای سلێمانی لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە تاوەکو ئێستا پسوڵەی سەرپێچی بۆ 30 شوێن کراوە کە تیایدا 2 شوێنی فرۆشتنی لوقمەقازی کە گۆڕانکاریان لە نرخدا کردووە بە ئابڕی 500,000 دینار غەرامە کراون. ساڵانە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا گرانبوونی نرخی شتمەک و پێداویستیەکان بەرۆکی دانیشتوانی هەرێمی کوردستان دەگرێت. ئەرکی لایەنی پەیوەندیدارە چاودێری وردی بازار بکات تاوەکو هیچ بازرگان و فرۆشیارێک هەوڵی بەرزکردنەوەی نرخی شتمەک و کاڵاکان نەدات. لەنیا بەختیار وێزگە نیوز سلێمانی.